هەولێری پایتەخت و باس لایەکێک لەو خەڵاتە زێڕینە تایبەتانە باس ئەکەین کە بەخشە بە یەکێک لە ئەکتەرە هەرە دیارەکان بەڕێز هونەرمەند سعدون یونسە. دیارێکێکە لە ئەکتەرە هەرە دیارەکان کە زیاتر لە 50 ساڵە خزمەت بە بواری دراما و سینەما و شانۆ کات و بێگومان یەکێکە لەو ئەکتەرانەی کە توانیوێتی خزمەتێکی باش بە تەواوی بوارەکان بکات و هەروە لە چەندین کاری هونەریشە ئێمە ئەم هونەرمەندە دیارە بەڕۆڵە جوانەکانی ببینین. توانی بەو کارە خۆی بە هەمووان بناسێنری هەبوو لە زۆرانی تریش، بەڵام لە نێو زودنەوەی شان و کوردی دروستێسان کە لە مەراسیمێکدا سندیکای هونەرمەندانی کوردستان لقی هەولێر خەڵاتی زێڕینی بەخشیە هونەرمەند سعدون یونس لە پای ئەو خزمەتە زۆرەی بە بواری هونەری کوردی کردووە کە زیاتر لە 50 ساڵە لە بوارەکانی دراما و شانۆ و فیلم بەشداریەکات. لەو تێکیدا سەرۆکی لقی هەولێری سندیکای هونەرمەندان باسی لە دەوڵەمەندی بەهرەکانی هونەرمەند کرد و هەروەها بەرهەمەکانی کە پێشکەشی کۆمەڵانی خەڵکی کردو و دایان هونەرمەندیش لە سەردەستی ئەو هاتوونەتە بواری نواندن و کاری هونەری. ئەو مەراسیمە ئەمڕۆ سازمان کرد لە پای بەخشینی یاخود بەخششی چەندنی ساڵەی هونەرمەند سعدون یونس بوو کە خزمەتێکی زۆری هونەری کوردی کردووە، خزمەتێکی زۆری درامای کوردی کردووە و خەڵکی پێگەیاندەوە چەندین هونەرمەند لەو شارەدا هەن کە لە سەردەستی ئەو هاتوونەتە نێوەندی هونەری ئەو تەشجیعی کردوون، ئەو یەکەم کەس بووە کە خێزانی خۆی نایەتە سەر مەسرح. یعنی زۆر لەو خزمەتانەی کە کردویتی شایانی ئەوەی ئێمە خەڵاتی زێڕینی پێ ببەخشین، شایانی ئەوەیە ئێمە هەمومان لە بەرامبەری بوەستین و چەپڵەی بۆ لێ بدەین و زیرەکی و بلیمەتی کاک سعدون دەبێت و توانی بەو کارە خۆی بە هەمووان بناسێت.